خۆشەویستان یاریەکان بە نرخێکی 1000 زۆر داشکانی بۆ کراوە لەسەر Xbox لە بەرەوەی سەرۆشی ئەرجنتین داشکانێکی گەورەی لە بواری دراوی دۆلار و بەرامبەر دراوی ئەرجنتینی ئەنجام داوە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ یاریەکان نرخێکی 1000 زۆر داشکێنراون لەسەر Xbox دەتوانێت کاونتەکەی خۆت بۆ لای خۆشەویستێک بە ناوی لەوەند ستۆر بنێری کاکە لەوەند هەڵدەستە یاریەکان بە نرخێکی 1000 هەرزان دەخاتە سەر کاونتەکەت بۆ نمونە ئۆفرێکی کاتیان هەیە بۆ یاری FC24 یاخود فیفا 24 تەنیا بە 20,000 دینار داشکانێکی 1000 گەورەیە وەروەها بۆ کڕین یاریەکانی Xbox لە هەر شوێنێک بی لە کوردستان لە هەر شارێکی کوردستان بی لە هەر شار و شارۆچکەیەک بتوانیت کۆنتاکتیان لەگەڵ بکەیت لە ڕێگەی تەلەگرام و وەروەها سناپچات یاریەکانت بە نرخێکی هەرزان بۆ دەکڕم من خۆم تۆنێک یاری بۆ کڕیم لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوو کە نرخیان 1000 داشکانیشی گەورەی بۆ کراوە وەروەها ئەگەرتەوێت لە بۆ یاری فۆرتنایت V-Bucks بە نرخێکی 1000 هەرزان و گونجاو نرخی ڕەسەن بکڕی سەردانی کاکە لەوەند بکەن نامەی بۆ بنێرن یاریەکان بە نرخێکی گونجاو لای دەست دەکەوێت بۆیە ئۆفەرەکە زۆر کاتی و خێرایە گەرتەوێت یاریەکان بە نرخێکی زۆر هەرزان بکڕی سەردانی بکەن زۆر سپاس بۆ لەوەند ستۆر بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی بەرنامەی 01 ژیری گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 183 ژیری زۆر سپاسی پشتگیریەکانی لایڤی دوێنێ شەو دەکەم من و مامە هەمە مامەزانە لایڤ ستریمێکی سەری ساڵمان ئەنجامدا لە گەورەترین چاوپێکەوتنەکان بوو لەو جۆرە لایڤ ستریمە بوو وەروە لایڤ ستریمەکە باسی یاری GTA 6مان کرد باسی یاریە باشەکانی 2023 و ئەو یارانێکە چاوەڕە دەکەنە 2024 و 25 گەر نەتان بینیوە لایڤ ستریمەکە لە چەناڵ لە بەشی لایڤ دەتوانن ئێستا بینەری بن گەورەترین یاریەکانی کە لەم هەفتەیە بڵاو کرانەوە چەندە هەفتەی داهات و هیچ یاریەک نییە بڵاو بکرێتەوە لەبەرەوەی سەری ساڵ نزیک دەبینەوە بەڵام هەواڵ زۆرە لەبەرەوەی تۆنێکشە دزەی پێکراوە بە باسی یاریە گەورەکانی ئەم هەفتەیە بکەین هەرچەندە دوو یاری زۆر گەورە نەبوون بەڵام دوو یاری نمرەیان زۆر باش بوو هاوشێوەی یاریەکانی ڕابردووی 2023 یاری Asgard's Wrath 2 لەسەر بەشێوەی VR لەسەر هێدسێتی کوێست بڵاو کرایەوە مێتاکوێست کە خاوەنەکەی بێگومان فەیسبووکە نمرەیەکی زۆر بەرزی پێدراوە 93% هەیە لە مێتاکریتیک سەیەم بەرزترین نمرەی هەیە لە 2023 کە یاریێکی VRیشە یاریەکە دەڵێن یاریێکی تەواو جیاوازی VRە واروە یاریێکی ئۆپن وۆڵدە زۆر باشە چیرۆکی باشە گەیمپڵەی باشە دڵێن یەکێکە لە باشترین یاریەکانی ئەم ساڵ بێگومان من نەم کردووە چونکە من VRم نییە بەڵام دڵخۆشم یاریێکی VRش نمرەی بەرزی لەو شێوازە وەربگرێ گەر VRت هەیە حەز دەکە یاریێکی VRی باش تاقیکەوە چێکەکی یاری Asgard's Wrath 2 بکە کرایەوە یاری Trinity Fusion کە نمری 83 لە سەدی ئەوەش نمرەیەکی بەرزە بۆ یارێکی سایز سکرۆلی 2D کە گرافیک زۆر جوان دیارە زۆر قەشنگ دیارە بەڵام بەداخەوە مارکتینگێکی گەوری لە پشت نییە لەسەر PC و PlayStation 5 و Xbox Series ئێستا بەردەستە بەڕاستی لە ڕێگەی گیم پاس بی پلس بی حەز دەکەمەوە یاری تاقیکەم و حەزم لە یاری 2Dەکانە سایز سکرۆلەکانە ئەوەش گرافیکی باش دیارە و نمرەشی زۆر بەرزە ئۆکەی بینە لای ئینسۆمنیاک ئۆکەی چ ڕوویدا ئینسۆمنیاک لەم هەفتەیە یاخود کۆمپانیای سۆنی لەم هەفتەیە هاکرا و بەتایبەتیش ستودیو ئینسۆمنیاک هاکرا جگەل لەوەی تۆنێک یاریان لێ دزرا بیڵدی یاریان لێ دزرا بۆیە دەڵم دزرا چکەوە دزینە تەنیا هاکردن نیە داتایەکی زۆریان لێ دزرا وەروە چەندین داتای شخصی کارمەندەکانی ئینسۆمنیاک پەرپێدرەکان دزرا کە زۆرم پێ ناخۆشە بێگومان لەبەرەی پاسەپۆرتیان دزرا وەکو بڵێ کارت نیشتیمان شتی خۆمان یعنی تەنها ئەدرێسیان و ڕقم مۆبایل و ئیمێڵ وشتیان لێ دزرایە هاکەچی گەورە بوو 1 تێرابایت بوو ئەو گروپی کە کۆمپانیەکەیان هاکرد ستودیۆکەیان هاکرد داوای 2 میلیۆن دلاریان لە سۆنی کرد گەرنەیان دەنێ داتایەکان بڵاو دەکەن بێگومان سۆنی یان هەر کۆمپانیایکی دیکەی مایکرۆسۆفت بی گوگل بی ئەپل بی قەت پارە نادەن هاکەرەکان لەبەرەوەی جێسی قینیە تۆ پارێشیان بدەیت لەوانەیە هەر بڵاوی بکەنەوە واروە ئەگەر پارەشیان بدەیت ئیدی ئەو جۆرە هاکردانە زیاتر و زیاتر دەبن بۆیش ئەو جۆرە مەترسیە هەر هەیە و ئەو جۆرە سەرچێشش لایەن کۆمپانیەکان هەر دەکرێتەوە پارە نادەن بەڵام هیچیان پێ ناکرێتی هاکەرەکان توانیان داتایەکان بڵاو بکەنە بۆیە تەختێکردنی ئەو جۆرە هەواڵانە لەبە من خۆش نییە لەبەرەوەی من پێم ناخۆشە ستودیو ئینسۆمنیاک بەو شێوازە یاریەکان لێ دزرا و لە ئۆنلاین بڵاو کرایەوە کە یاری وڵڤڕینە بۆ نمونە گەیمپڵەیەکەی
بێگومان خەڵکی یەکسەر حکم لەسەر یاریەکە دەدەن بەو دیمەنانەی کە لە ئۆنلاین بڵاو کرێتەوە خۆی ئەو دیمەنانە لە بۆ من نییە نابی کەس بیبینی تەنیا خۆیان لە بەرەوەی تەواو نەکرێە زۆر ئیشی مایە بۆ منە یاری GTA 6 کە لەڵیکەکان بڵاو کرێەوە گرافیک تەواو نەکرێ بزان چەندی فەرق لەگە تڕیلەرەکەی God of War کاتی خۆی 1-2 سکرینشۆت بڵاو کرێەوە ئەسڵەن زۆر دوورە لەو یاریەکە لە 2010 بینیمان بۆیە یاریەکان دەبێت تەواو بکرێن ئینجا ئێمە بیان بینین لەبەرەوەی بیڵدکردنی یاری چەندین مەرحەلەیە ئێستا یەک لە قۆناغەکانی ئەوەیەکەوە تێستێک دروست دەکرێت لە بۆ یەکتری دەنێرن پەرەپێدەرەکان هەر کەسە لە ماڵی خۆی داوانی تاقی بکاتەوە بزانی کێشەکانی چێ سەبر بۆیە ناتوانین حکمی لەسەر بدەین بڵێن ئەو یاریە باشە یاخود خراپە حەز ناکەم باسی بکەم و بڵای بکەمەوە منیش بەڵام ئیدی هەواڵە ینی هەواڵەی ئەوەندە گەورەیە دەتوانم بڵێم لە لیکەکەی GTA 6 گەورەتر لە بەرەوەی نەکتنی یاری ڤێنەم تۆنێک یاری دیکاتە ساڵی 2032 ئێمە دەزانینکەوە ئەو ستودیۆ چی بڵاو دەکاتەوە بۆیش هەوڵ دەدەم بەبێ سپۆیل تەنیا شتە گرنگەکان وەکو هەواڵ لە ناو دوو کەوانەی هەواڵ باسییان دەکەین کەەوە چکە دەبی باس بکەین ناچارین لە بەرەوەی ناکرێ من تا ساڵی 2028 و 29 چاوەڕێ بین کەەوە ئینسۆمنیاک خۆیان یاریەکان ئاشادەکەن لە بەرەوەی تازە ئەو شتیان لەدەستدا و ئیدیگەی مەران دەزانکەوە خەریکی یاریەکەن ئۆکێ بێگومان گەورەترین لیک کە کرا بڵاوکردنەوەی چەندین ڤیددیۆی یاری وڵڤرینە وارووا بەروارەکەش دەزانین کە 2026 کە پێمان سەیری یاری وڵڤرین لە 2026 بڵاو دەکرێتەوە زۆر دوورە بەڵام ئەو گەیم پلانش بینیشمان هەندێک لە کارکتەرەکە نیشان دەدە تەنانەت ئێستا دەزانین کەوا چێ ڕۆلی وڵڤرین دەجێڕی کوڕێکە ئەکتەرێکی تۆین بڵێن زۆر کۆنیە نوێیە بە ناوی پراگاتی گروسپرای دیس نازم سەچی وایە ناوەکەی ببورن ناوەکەی بەهەڵە دەخوێنەوە بەڵام ئەو ڕۆلی وڵڤرین دەجێڕی و ناوی کارکتەرەکانی کەش بێگومان دزەی پێکرایە چەندین زانیاری لەسەر یاریەکەی پێداین و ئێستا زانکەوە وڵڤرین بە کامری کەسی سێمە و 6 چاقۆیەکەی بەردەوام مەسەن ئامادەیە لە بۆ شەڕکردن وەروە دیمەنی بارەکەشمان بینی کە لە تڕیلەرەکە هەیە لەو گەیم پلێژ لەبێش دیمەنێکی شەڕکردن دەبینی بێگومان ئەو دیمەنانی کە دەیبینن هەر هەمووی دەستکاری دەکرێت لە یاری کۆتایی بۆ شێوازە نیە گرافیک بێگومان زۆر بەرزترە وەروەها ئەو گەیم پلێ لەسەر پیسی ڕیکۆرد کرایە لە بەرەوەی ئەو بیڵدا لەسەر پیسی تاقیکرێتەوە زۆرێک لە خەڵکی دەڵێن یاریەکە هاکرێ سێکس بۆکس توانی بیکەی ئەو لیکانە بە فەرمی ڕاگەندەکەەوە ڕاز نییە تەنیا لەسەر پیسی دەتوانێت تاقی بکرێتەوە بەهۆی ئەوەیکەوە لە بەرەمێنان چکە یاریەکان سەر پیسی دروست دەکرێن بێگومانسە کۆمپیوتەر دروست دەکرێت وڵڤرین توانای بازدانی هەیە لەسەر دیوار توانای گرتنی دیواری هەیە و بە چاقۆیەکە دەتوانێت خۆی بە دیوار چۆن دەڵێ بگرێ وەروە شتێکی دیکەی وڵڤرین دەبین کەوا بەردەوام دوو جلوبەرگ دەبینین جلوبەرگێکی ئاسایی خۆی کەوا قەمیسە مڕەبعەکانە سوورەکەی لەگەڵ کڵاوەکەی و پانتۆڕە شینەکەی خۆی کابۆیەکە لەگەڵ کڵاوەکەی وەروە جلوبەرگێکی بێگومان زەرد و ڕەشە و سپێکەش دەبینین زەرد و ڕەشە پێماوی ئەوە سووتەکەی تیم ئەوە جلوبەرجی ڕئیسیتی کاتێک بەتاوی بە کارکتری وڵڤرین ئیدیۆجلە لە بەردەکە وەروە دیمەنەکی دیکەش دەبینین کەوا وڵڤرین کارکتری وڵڤرین دەستە ناو باڵەخانەیەک یاخود ناو ماڵێک لێکۆڵینەوە دەکات سنسی هەیە هەستی هەیە هەستەکانی بەکاردێنی دەبۆ لێکۆڵینەوەکردن لە ڕێگەی دەنگە لە ڕێگەی بینی شتێکە وەروە چەند سکرینشۆتێکیش بڵاوکرایەوە لەسەر تواناکانی کارکتەری وڵڤرین چەندین کەسایەتی ناوخۆی هەیە مەسەن هەر یەک کەسایەتی بەڵام چەندین ئەبیڵەتی جیاوازی هەیە لە حاڵەتی جیاواز یەک لەو حاڵەتانەی کە تراڤڵ لە ڕێگەی سەفەرکردنە یاخود گەشتکردن لە دەرەوەی ناو باڵەخانەکان ئیدی لەسەر جادە شتێن دەتوانین بەسەر دیوار بکەوی ڕابکە و بەسەری لە کۆرنەرەکان بسوڕێتەوە دەتوانێت بە خێرایی ڕابکە سپرینت بکەوەرە پارکۆڕیشی هەیە جەمپی هەیە بێگومان سلایدی هەیە لەسەر باڵەخانێک بێتە خوارەوە شوێنێک بێتە خوارەوە پۆڵ سوێنینگی هەیە دەتوانێت لەسەر عمودێک بە خێرایی بسوڕێتەوە زیپلاینی هەیە دەتوانێت پەتێک یان شتێک فڕێ بدەویتی ڕاکاتە ئەو شوێنە وەروە کاونتر ویتی هەیە کە دەتوانێت خەڵکی بە شێوەیەکی قڕس هەڵبگرێ بە زەوی دابدا وەروەها ئینهانست سنسی هەیە لە ڕێگەی دەنگ و بۆن و وەروە بینینەوە دەتوانێت لێکۆڵینەوە لە شوێنەکان بکە وەکو لێکۆڵەرێک دەتوانێت بزانێت خەڵکی ئەو خەڵکی ئەو کەسی بەدوای دەکەوێت گەیشتوتە چێن دەربەچێدا ڕۆیشتو ئەو شتانە وەروە ستێڵتمان هەیە بە شێوەیەکی لەتوانی مەسەن بە شێوەیەکی خۆ هەشاردن بەبێت دەنجی بە شوێنەکاندا بڕۆی خەڵکی نەزانن وەروەها حرەکەیەکی پێدەوترێت کریتیکل سترایک هارد دەتوانێت بە چاقۆیەکان لە دڵی کەسێک بدەویت یەکجاری بیکوژێ وەرە شێوازی وەرگرتنی ئەکسپیشمان لە بۆ ئاشکرا بوو کەوا مەسەن بۆ لە کاتی ئەنجامدانی چالاکیەکانی ناوێرەکە ئاکتیڤیتیەکان و خودت تاواکردنی ئەرکەکان و مەرحەلەکان XP وەردەگری ئەو XPش لە بۆ بگمان بەکارهێنانی سکیل پوینتە دەتوانی سکیل تریەکەت بەهێزتر بکەیت ئەبیڵتی توانای نوێ لە بۆ وڵڤرینی زیادی بکەیت و بێگومان هەشێوە یاریەکانی دیکەی ئینسۆمنیا وەکو سپایدەرمانی جلوبەرگەکانیشی بێگومان چەندی جلوبەرجی دەبیتن و سووتی نوێ دەتوانی بدۆزیەوە یاخود لە ڕێگەی تاواکردنی ئەرکەکان و مەرحەلەکان و چاڵنجەکان سووتی نوێ
بەرزبینی و هەروەها کارکتەری جین گری کە خۆشەویستەکەی وڵڤڕینە لە فیلمەکان بەویش دەتوانی یاری بکەیت کە ستایلێکی هایبردی هەیە. هایبرد واتە لە نێوان دوو توانای جیاوازی هەیە. یەکەمیان توانای بە قوتەکە کە لێرە دەیبینین دەتوانێت سپرینت بکە بە خێرایی بڕوە ئەوروە کەمێک بفڕێ و هۆڤەریش بکە. هۆڤەر واتە لەسەر زەوی ئەها بەو شێوازەی بمێنێتەوە و بگمان بشفڕێ و توانایەکی سایکی هەیە، سایکۆلۆژی هەیە، دەتوانێت بەدەستەکانی هێز و توانایەک فڕێ بدە ئیدی شەڕ بکە. دەتوانێت تاوەکو نزیکەی 5 بۆ 6 ئەرکێک بە جینگرێ دەتوانێت یاری بکەی. بەڵام ئایا چیرۆکی جینگرێ چی بەسەر دێ بێگومانێتان سپۆیل ناکەم، من فیلمەکانم بینی بۆ کەسانی کردنیان بینیوە. تقریبا ئەوە تاوایە معلوماتانەیە کە دەتوانم باسی کەم بە بێسپۆیت کە سپۆیلێش بڵاوکرێتەوە. من سپۆیلەکان ئاچەندە خوێنمەوە لەبەر ئیشەکەی خۆم، بەڵام باسییان ناکەم بێگومان. گەیم پڵێگانیش زۆ پیشان نادەم لەبەر مەسەلەی کۆپیڕایت و شتی، بەڵام ئەوە یاری وڵڤڕینە تاوەکو ئێستا زانانی لە سزانانی وەکو تشم تکایە حکم لەسەر یاریەکەی مەدەن لەبەر ئەو یاریە دیار نییە بەو شێوازە نابی بێگومان کە بڵاو دەکرێتەوە زۆری فەرق دەبی. ئەوە زۆر 2026 بڵاو دەکرێتەوە 3 ساڵی دیکە 2 ساڵی دیکە 2 ساڵ دەکات کەستە تقریبا 24 2 ساڵ دیکە بڵاو دەکرێتەوە تا پەلیان نییە لە بڵاوکردنەوەی واتە کاتێکی یەکجار زۆری مایە ئەو یاریە ئەشتا کاتی زیاترمە باشتر و باشتر و باشتر بکرێت. جگە لە وڵڤڕینی چی دیکەش لەو سلایدانە دزەی پێکرایە تقریبا هەر سکرینشۆتی ڕاستەقینەمان دزەی پێکرایە ئەویش یاری ڤێنەمە. هەتاوە کوێستە نازانین تایتڵەکە چ دەبی، هەریان ناوی ڤێنەم دەبی یاخود ڤێنەم شتێک دەبی، بەڵام هاوشەوەی مالز مۆراڵس ڤێنەم یارێکی بچووک دەبیتن وەکو تقریبا ئەکسپانشنێکی گەورە دەبیتن دیڵسێکی گەورە دەبی لە نێوان 8 بۆ 10 ساعاتێک دەبی دەتوانین بە کارکتەری ڤێنەم یاری بکەین. دەڵێ پێش یاری سپایدەرمان 3 یاری ڤێنەم بڵاو دەکەنەوە لە ساڵی 2025 بڵاوی دەکەنەوە تا 2 ساڵی دیکە یاخود ساڵێکی دیکە. چیرۆکی ئەو ڤێنەمە ڕاستە خۆ دەستە ناو یاری سپایدەرمان 3 دەتوانی بە ڤێنەم یاری بکەی یاخود بە سپایدەرمانەکانی دیکە یاری بکەی. وەروەها دژمنەکەشمان کارنێجە بێگومان ینی ڤێنەمایدی ڤێنەم دژمنەکەی چیە کارنێجە زۆربەی کات و بە تەواوی شارەکەش ئینفێکت بووە واتە تووشی نەخۆشی یاخود دەردی کارنێجی بووین هەمووی دەتە سوورەکە ڤێنەمە سوورەکە کە زۆر پیسەشتەچی 8 بۆ 10 ساعاتێکە 12 مەرحەلەمان هەیە 3 ئیڤنتی بۆ سفایتمان هەیە وەروە بێگومان سایت کوێستمان هەیە چاڵنجمان هەیە کرایمان هەیە کۆلکتەبڵمان هەیە شتکۆکردنەوەمان هەیە. زۆر لەسە نازانین گەیم پڵێ لیگ نەکرێت تەنیا ئەو وێنەیە بڵاو کرێتەوە لە ئۆنلاین کە ئەوەش وێنەی سلایدێکە ئینسۆمنیاکە لەوانێ لە بۆ سۆنیا نردبی بڵێن کاکە ئەو معلوماتە لەسەر یاری ڤێنەم کە خەریکینە. لاگەلە بیرتان بی دیڵسێکی سپایدەرمان سپایدەرمان دوومان تقریبا دەزانی وتمان لەوانێ ڤێنەم بی لەبەرەوەی تۆنێک هەزاران هیواری ئەو کارکتەری کەت کرایە پێدەچیکەوە لە زیاتی بیکەنە DLC لە بە ڤێنەم کریتیانە دیڵسێکی گەورەتر وەکو یاریەک هەشێوەی سپایدەرمە ماز مۆراڵسی 8 بۆ 10 ساعاتێک بتوانانی بە کارکتەری ڤێنەم یاری بکەیت. و هەر لە لیکەکە تایملاینی ئینسۆمنیاکی بە تەواوەتی دەزانی سەرزان یاری سپایدەرمان 3 لە ساڵی 2028 بڵاو دەکرێتەوە کە زۆری ماوە بێگومان ئەو کاتی پلیستیشن 6 بڵاو کرێتەوە. و هەروەها یاری ڕاچێتەن کڵانگ لە ساڵی 2029 بێگومان ئەو کاتی پلیستیشن 6 بڵاو کرێتەوە. و هەروەها یاری ئەکسمێنیش دزەی پێکرا هەرچەندە زۆری لەسە نازانین تەنیا لۆگۆیەکە و سلاید لە سلاید شوێ ئاشکرا لە ساڵی 2030 ئینسۆمنیاک بەنیازە بۆ ساڵ 2030 یاریەکی ئەکسمێن دروست بکەن. پێشبینی دەکەین وڵڤڕین ببتە دەستپێکێک لە بۆ ئاشاکردنی ئەکسمێن یاخود بستنە ناو جیهانی ئەکسمێن چیان کارکتەری ئەکسمێن دێن بە چیهانی یاری دەکەین چارلسی تێدا دەبی پرۆفسەر چارلسی تێدا دەبی چارلز زێڤیر یاخودنا ماگنیتۆی تێدا دەبی یاخودنا ستۆرمی تێدا دەبی یاخودنا ئەو کارکتەرانە بیستی تێدا دەبی یاخود ناشتە نازانین بەڵام دڵخۆشم کەوا کار لەسەر ئەکسمێن دەکەن و بێگومان لە 31 و 32 لەو 2 ساڵش خەریکی بڵاوکردنەوەی یاریی تاو نوێ دەبن نیو IP دەبن واتە ئەو تۆنە یاری دروست دەکەن و ئیدی خەریکی یاریی تاو نوێ دەبن کە پەیوەندی بە مارڤڵیەوە نابێت. لەو هەموو یاریکە لە 2023 و سپایدەرمان 2 بڵاوکردێت تاوەکو 2030 تەنیا و تەنیا یاریەکانی مارڤڵە جگە لە ڕاچێتی نەبێت هەموو یاریەکانی مارڤڵە بەڵام 21 و 32 یاریی تاو نوێە نیو IP واتە پەیوەندی بەو یاریان نابی و حەج دەکەم بزانم کەەوە چ یاریەک دەبین. و هەر لەو لیکە زانیارێکمان بەدەست کە دیاری سانسێت ئۆڤەردرایڤ کاتی خۆی ئینسۆمنیاک دروستی کردیە لە بۆ ئەکسبۆکسی بە تایبەتی دروستی کرد دەڵێ ئەو یاریە سەرکەوتون نەبوو و تەنیا $567 وەکو قازانج ئینسۆمنیاک قازانجی کردێت لە دروستکردنی یاریە کە $567 پارە نییە بەڕاستی لە ملیۆنان دۆلاری واتە هیچی قازانج نەکردیە و ئەو یاریەیەکیش کەس خواردوی 2014 ئەکسبۆکس و ئینسۆمنیاکە بۆیش
پێشبینیەکانم وایە پێشبینی خۆمە بۆیش زیاتر ئینسۆمنیاک لە ئەکسبۆکس دوورکەوتنەوە زیاتر پەنیان لە بۆ پلیستیشن بردی و یاریەکان لەگە پلیستیشن دروست کردی تەنان پلیستیشن ئاخری ستودیۆکی هەرکڕیەوە لەبەرەوەی یاری فرۆشتن لەسەر ئەکسبۆکسی زۆر زەحمەتە قازانجکردن یادێک مایکرۆسۆفت پێشوەختە پارەت داتێ کە یاریەکە دەخێسە گەیم پاسی ئەگەران لەسەر ستۆری ئەکسبۆکسی گەیمرانی ئەکسبۆکس بەڕاستی پارە بە یاری نادەن من پارە بە یاری دەدەم کە دیسکاون دەکرێتە بۆ یاریەکان من بەردەوام یاری لەسەر ئەکسبۆکسش دەکڕم لەبەرەوەی هەندێک یاری هەیە کلاسیکەکان تەنیا لەسەر ئەکسبۆکس بەردەستیان هەندێک یاری هەیە لەسەر ئەکسبۆکس زۆر هەرزانە دەمێت لێ بیکڕم نایەتە سە گەیم پاسی بۆ نمونە بەڵام گەیمەرانی ئەکسبۆکس زیاتر پارە دەدەنە گەیم پاس بۆیش مایکرۆسۆفت دەبیان پێشوەختە پارەداتە کۆمپانیاکە بۆ دروستکردنی یاریەک یان کاتێککە یاریەکە لەسەر ئەکسبۆکسی لە ستۆرەکەی دادەندری یاری نوێ خەڵکی زۆر کەم دەیکڕی بۆیە یاریەکان قازانجیان زۆر کەمە بۆیش یاری سانسەت ئۆڤەردرایڤ کە یارێکی زۆر بەچێژە یارێکی زۆر خۆشیشە یارێکی تایبەتی ئەکسبۆکسیشە پێم سەیرە تاوەکو ئێستا نەیتوانیوە قازانجێکی باش کۆ کاتەوە تەنیا $567 کە پارانیە بەڕاستی یانی هیچ قازانج نەکردە و هەر لەو لیکات هەر لەو دزە پێکردنە و دزینی داتایە چەندی زانیاریشمان بەدەست کرد کە یاری سپایدەرمان 2 زیاتر لە $350 ملیۆن تێچووە کە پارێکی یەکجار زۆرە نازام لە ئەوەندەی تێچووە $350 ملیۆن لە پارێکی یەکجار زۆرە یان لە GTA 5 زیاتری تێچووە نازام لە بەرچی چکە پارەکە یەکجار زۆرە بۆ نمونە وەروە داتای ئەوەش بڵاوکرێ بۆ نمونە گۆسە سوشیمە بڵاوکرێت تەنیا 6 ملیۆنی تێچووە 397 دەتوان بڵێن $400 ملیۆن پارە هێناوەتەوە قازانج هێناوەتەوە کە پارێکی یەکجار زۆرە لە بە سۆنی سەرکەوتنێکی گەورەیە 7.5 ملیۆن کۆپی لە فرۆشەیە پێم سەیرە یارێکی وەکو گۆسە سوشیمای 6 ملیۆنی تێچوبێ یارێکی وەکو سپایدەرمان 2 350 ڕاستە سپایدەرمان 2 یاریەکە زەبەلاترە مەسەلەن باڵەخانەی زیاترە کارکتەری زیاتر گۆسوشیمە زیاتر مەسەلەن ناوچەی شاخ و داخ و گرد و ئەوشتانەیە باڵەخانەی کەمە کارکتەری کەمترە بەڵام ناکرێت بەو شێوازەش فەرقی هەبێ بۆیش لەو هەفتەیە چێڕۆکێک بڵاوکریا لە ئۆنلاین یان خود هەواڵێک بڵاوکرێتەوە سۆنی کار لەگەڵ ستودیۆکانی خۆی دەکاتەوە بۆ کەمکردنەوەی تێچووی پارە ناوێ ئەو پارە زەبەلاحانە زیاتر لە یاریەکان سەرف کە چکۆڕا $300 ملیۆن پارەی یەکجار زۆرەوە ئەچەنە سپایدەرمان 2 پارەکەی خۆی هینایتەوە لە ئێستاوە لەبەرەوەی تۆنێک کۆپی لە فرۆشە بەڵام هەر زۆرە لە پێشم ناخۆشە ینی وا لە سۆنی دەکاتانی یاری زۆر زەبەلاح دروست بکە یاری بچوک دروست ناکە بە هیچ شێوازێک سەیاش گۆسە سوشیمە 6 ملیۆنی تێچوبێ ئەوکە 6 ملیۆنش پارەیە دەکات 6,000 دەفتەر دەکات 6,000 دەفتەر بزەبت ملیۆن دلار 100 دەفتەرە 6 ملیۆن دەکات 6,000 دەفتەر بەڵام 350 ملیۆن دلار دەکات 3 ملیۆن دەفتەر بدنە پێش چاوتان پارەی یەکجار زۆرە و تقریبان ئەوەتەوە زۆر دزە پێکراوەکانی دیکە بوو بەڵام زۆر شتیت کە تێدا بگومان باسی ناکەم مەکوتم من ڕێزەک بلەوە ئینسۆمنیاچی هەرچەندە ورتی باسم کرد پێشم ناخۆشە بەڵام هەواڵە دەبی باسی بکەین توکەیمە بەڕاستی هەواڵ لەگوازینەوە من ڕۆژنامە نووسم لەو بوارە دەبی هەواڵەکان بگێنم لای منیش نەزانی بی لای دەری هەدەیزانی بۆیش هەوڵ دەدەم بەبێ سپۆیل بگمە بەبێ سپۆیل کە زۆر شتی سپۆیل بڵاوکریا بەڵام سپۆیلەکان باز ناکەین ئەوە سەرجەمە هەواڵانە بوو لەسەر ئەو لیکەی ئینسۆمنیاک کە زۆر شتی تێدا سەرنجاو چێژ بوو سۆنیش وەکو وەڵامدانەوەیەک هەڵساوە بە DMCA strike واتە بە ناوی کۆپیڕایتی هەر کەسێک ئەو بیڵدانەی یاری وڵڤڕینی داوڵۆد بکە لەسەر PCB کە لە ڕێگەی کۆمپانیەکانی ئینتەرنێتەوە دەزان کەواچێ داڵۆنی کردیە و ئەو کەسە دەدەنە دادگا و دەستیان پێکردیەوە نامەژ ئەو کەسانە دەنێرن کە بەشێک لە نامەکە لە ئۆنلاین بڵاوکرێتەوە بۆیش هەر کەسێک لە کوردستان ئەو بیڵدەی بەدەست کە دەبی تکا دەکەم داڵۆندی مەکەن لەوانەیە ئەکاونتەکە بسووتێنن لەوانەیە پیسەکەت ڕابگرن لەوانەیە شتێک لە کۆمپیوتەرەکە بکەن لەبەرەوەی لە ڕێگەی ئینتەرنێت دەتوانن ئەو کارە بکەن ئەو سەلاحیەتیان هەیە سە مەیکە لە هەواڵەکی دیکەی خۆش ئەوزارە هەواڵە ناخۆشەکەی سۆنی ناوەکە هەواڵەکی خۆش سۆنی بە فەرمی نەکسۆنی بەزانام کۆمپانی شوێ دەستگایەکە بە فەرمی کە ئاگداری فرۆشی کۆنسۆل شتە بە فەرمی لەم هەفتەیە ڕێگەیان کەەوە زیاتر لە 50 ملیۆن دانا پلیستیشن 5 فرۆشرایە کە یەکجار زۆرە سەرکەوتنەکی گەورەی لە بە پلیستیشن 5 50 ملیۆن زۆر تەنیا یەک هەفتە لە پاش PS4 ئەوە هەیەک هەفتەیەش بێگومان پەیوەندی بە 2020ەوە هەیە کاتێکە کۆنسۆڵەکان بڵاوکرانەوە کۆڕۆنا بوو خەڵچینیان توانین بکڕین ئێستا بە ئاسانی توانین سێ بازار پلیستیشن 5 بکڕی یاخود ئەکسبۆکسێک بکڕی پێشتر بە ئاسانی نەدەتوانین چەند مانجی ڕابردوو یان چەند ساڵ ڕابردوو 2 ساڵ ڕابردوو نەدەتوانین بەڵام ئێستا خەڵکی دەتوانن پلیستیشن 5 بکڕن و ئێستا پلیستیشن 5 نوێیەکەش کەتە بازار ئەوەی دوو خەتەکەی تێدایە کە 1 تێرابایتە دڵخۆشین بە سەرکەوتنی کۆنسۆڵەکان نەکتەنیا پلیستیشن بە ئەکسبۆکسیش بە فرۆشی پیسیش هەمووی دڵخۆشکەرە بەڵام پلیستیشن 5 50 ملیۆن سەرکەوتنی زۆر گەورەیە لە بۆ پلیستیشن و سۆنی و هیوادارم
لەسەر دیارە سینگل پلێرەکان بەردەوام من لەبەرەوەی بەو شێوازەتوان زیاتر و زیاترش بفرۆشن لە چاو ئەکسبۆکس چەند فرۆشەر نازانین ئەکسبۆکس بەڕقم بە فەرمیچە فرۆشەر بری مایکرۆسۆفت قەت ڕقەمەکانی ئەکسبۆکس ئێستا بڵاو ناکاتەوە زۆر زەحمەتە بڵاوکردن لەبەرەوەی ڕقەمەکان باش نییە لە چاو پلیستیشن 5 مایکرۆسۆفت بە فەرمی قەت ئەو ژمارانە بڵاو ناکاتەوە بەڵام ئەو دەستگایە لێ کۆلەرە دەڵێ پلیستیشن 5 سێ بەرامبەر یەک فرۆشەیە واتە سێ پلیستیشن 5 فرۆشەیە یەک دانە ئەکسبۆکس فرۆشەیە سێ بە یەک کە ئەکسبۆکسیش دوو دانەشمانێت تەنانەت ئەکسبۆکس سیریز S نرخی 1000 هەرزانە بە 300 دلارە لە کۆنسۆڵی 500 دلاری بەڕاستی زۆر کەم فرۆشەیە چاوەڕێم دەکرد لەو نەوەیە ئەکسبۆکس بتە دوو بە یەک یعنی دوو پلیستیشنێک یەک ئەکسبۆکس بەڵام هەروەکو جارین لێهاتەوە سێ بە یەک کە دەتە 175 بە 125 هاوشێوەی پلیستیشن 4 و ئەکسبۆکس وان بزەبەت هەروە بوو 75 بە 25 بوو سێ چارێک بە چارێکێک بوو دووبارە هەماشت ڕوویداوە من پێشبینیەکانم وا بوو کەوا ئەکسبۆکس باشتر بی لەبەرەوەی گیم پاس یاری زۆر زیاتری ئەو ساڵ لە بۆ هات و دوو ئەکسبۆکس شمانە ئەکسبۆکس 1000 هەرزانە سیریز زۆر هەرزان خەڵکەی زۆر کڕیتی سیریز ئەکس لەوانەیە کەمتر فرۆشابی بەڵام هەیش کۆسڵی زۆر بەقوتە بەس پێگومان هۆکارەکە بۆ چەندین شتی دیکە دەکات بۆ یاری چڕۆچەکان دەکاتەوە خەڵکی ینی زۆر چاوەڕوانی دەکرد ستارفیل لە ئاستەی زۆر بەرزبی بەڵام ڕاستە ژمارە گەیمەری زۆرە بەڵام ژمارە گەیمەرەکەی لەبەر ئەوەیەکەوە گەیم پاسەیە لە بە گەیم پاسی کە تقریبا توانڵێن بە خۆڕای داڵۆنی دەکەین نەک فرۆشی کۆنسۆڵەکەی زۆر زیاد کردبی پێم ناخۆشە ئاستا کال ئۆف دیوتی کڕیە سە و ئاکتیڤیژنی کڕیە بزانین ساڵچکە چڕ دەدا دەتۆ دوو بە یەک یاخود نەچکە قەت پێشبینی ناکەم لەو جیلە بەبتە یەک بە یەک 50 بە 50 مەحاڵ لەو جیلە لەبەرەوەی تاخیرن بەڵام لە جیل لە چی دیکە بەڵام پێگومان فۆکسی مایکرۆسۆفت لەسەر فرۆشی کۆنسۆڵ نییە زۆر ڕاستە فیلس مەسەر هەموو زاری دەڵێ کۆنسۆڵە بەمە گرینگە بەڵام زۆر لە بۆیان گرینگە تەنیا گەیم پاس لە بۆیان گرینگە ژمە بەرزکردنەوەی ژمارەی سبسکرایبەرانی گەیم پاس هەر قسەکردن لەسەر هەواڵەکانی پلیستیشن بێگومان هەواڵەکانی پلیستیشن هەفتەیە زۆر بەهۆی ئەو لیکە گەورەیە بەڵام شتێکی دیگەشە بوو دروستکەری ڕەسەنی یاری گادۆڤاری 2005 ئەو کەسێک کە زنجیری یاری گادۆڤاری دەرهینە یاخود دروستی کرد دایرکتەری کرد دەیڤد جافیم لەم هەفتەیە لە چەناڵ یوتیوبەکەی خۆی چەند قسەیەکی کرد کە گەیمەرانی زۆر تووڕە کرد بوتی کریتۆس کارکتەری کریتۆسیان تێکدایە لە 2018ەوە لە بۆ ڕاگنەڕۆک و ئەوانە دەڵێ کارکتەری کریتۆز نابی زۆر عاتیفیبی نابی زۆر بیر بکاتەوە نابی باسە ڕابردووی خۆی بکە زۆر دەبی کەرەزەلامبی بە قسەکانی وی ئەندەبی وەچی خۆی مابیتەوە چۆن لە گادۆڤار 1 و 2 3 ئەسنشنیش بە دوو گادۆڤارەکەی PSPش کریتۆس ئیدی فکر ناکاتەوە تەنیا بکوژەشی تێنی خوێنە زۆر بیر لە عیلەکەشی ناکاتەنان لە گادۆڤارەکەی PSP هەر فکر لە عیلەکەی ناکات دەیان کاتە قوربانی ئەو شتانە دەڵێ دەبی وابی ناکری کریتۆسی وا لێ بکەن ئەوش گەیمەرەی زۆری تووڕە کرد خەڵکەی زۆر هجومی کردە سەری دەڵێن ئۆکەی ئەوە بیرۆکەی تووە ڕێی تووە بەڵام ڕێی مەوانە پێمان وای 2010 و ڕاگنەڕۆک کریتۆسیان بردە ئاستێکی دیکە بەعدەکی دیکەیاندا و لە هەمان کاتدا توونەتیژەکەشی هەرمایە لە کاتی شۆکردن من لەگەڵ دەیڤد جافی نیمە بەڕاستی هەرچەندە گادۆڤار ڕاگنەڕۆک پێم وابوو لە 2010ەکەی باشتر نەبوو وەکو ستۆری گەیم پڵێکی زۆر خۆشترە بەڵام وەکو ستۆری 2010 زۆر پێ باشتر بوو لە گادۆڤار ڕاگنەڕۆکیش لە ڤیدیۆیەکیش باسم کرد کاتێک یاریەکانی گادۆڤارم ڕان کرد ڕیزبەندیم کردن بەڵام کریتۆسی کۆن کلاسیک یاریەکە کلاسیکانمان پێخۆشە بەڵام 2010 بەڕاستی یاریی زۆر ڕاقییان پرفکت گەیمە لە ڕووی ستۆری لە ڕووی بەعدەك لە بۆ کریتۆسی دروست بۆ کە منداڵی هەیە وزارە ڕاگنەڕۆک زۆر پەرتەوازەی پێوە دیار بوو وەکو چیرۆک بەڵام گەیم پڵێکی یەکجار ناوازێت تەنانەت ڤالهاڵایە چێکە لە DLC هەرە سەرکەوتوەکان لە مێژووی پلیستیشن و جیهانی یاریەکانیش بەگشتی ئەوە سەرکەوتنێکی گەورەیە لە بۆ پلیستیشن و هەروە کریتۆسی دو هەواڵی پلیستیشنیش باسی بکەم سۆنی لەم هەفتەیە پاتنتێکی بڵاو کردەوە نەخشە ڕێگایەک و پلانێک لە داهاتوو جێبەجێ بکە ئەویش ئەوەیەکەوە لەسەر ئاستی یاریکردنت قورسی یاریەکەت بۆ بەرز دەکاتەوە یاخود نزم دەکاتەوە بۆ نمونە تۆ یاریەکی دەکەی گادۆڤاری دەکەی بە کریتۆسی تۆ بە نۆرمال یاری دەکەی بەڵام دەبینی زۆر دەمری یاریەکە خۆی دەبێتە ئیزی لە بۆت یاخود تۆزێک ئاسانتر دەبی لە بۆت لە ڕێگەی گەیم پڵێ بێ ئەوەی تۆ هیچ بکەی واگەر گەیمەرەکی باشیش بی لە بۆت بەرز دەکاتەوە خۆی یاریەکە ئۆتۆماتیک یاریەکە دیفیکڵتی بەرز دەکاتەوە لە بۆ هارد و ڤێری هارد و ئەوانە شتێکی سەرنجاکێش دیارە بەڵام من وەکو خۆم زۆربەی ئەو یاریانەی کە زۆرم بەدڵ نییە بە ئیزی یاریەکە دەکەم تەنیا لە بە چیرۆکەی بەس بڕۆم نەمرم تەنیا تاویکەم بەڵام ئەو یاریانەی کە بەدڵمە بۆم نە گارۆڤارە ئەو یارانەی کە دیفیکڵتی هەیە یاری چیرۆکەکان زۆربەی کات بە نۆرمال دەیکەم بۆ شێوازی کە پەرپێدران پێیان باشە نۆرمال بۆ شێ من یاری بە هارد ناکەم زۆر بەکەین بە هارد دەکەم وەکو خۆم لەبەرەوەی تااقەتم نییە زۆر بمرم
کاتە زۆر دەڕۆ کاتم کەمە دەمە یاریەکان تەواو بکەم بۆ چونی ئەوش وەگرم بە چ دیفیکڵتێک زیاتر یاری دەکەی بە ئیزی نۆرمال هارد من زۆربەی کات بە ئیزی یاری دەکەم بەڵام یاری دڵخوازەکانشم بە نۆرمال بەڵام یاری قورس قەت ناکەم یاری هارد ناکەم تەنیا ئێلدڕنی گووانە مەسەن هەندێک یاری هەیە ناتوانین دیفیکڵتی هەڵبژێری ئەگەر نام هەر بە ئیزی یاری دەکەم یا بە نۆرمال یاری دەکەم نوێنگۆش لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن. ئۆکەی بینە لای هەواڵی یاریەکان گەورەترین هەواڵش بێگومان هاکەرەکەی GTA 6 بە فەرمی لەبەرەوەی تەمەنی بۆ 18 ساڵ لەلایەن دادگای بریتانیاوە حکمی لەسەردرا و زیندانی دەکرێت لە نەخۆشخانە بۆتە هەتایە تا ئەو کاتێکەوە پزیشکەکان ڕێگەی پێدەدەن بستەوە ناو کۆمەڵگا. جا ئەو هاکەرە کە بەناوی ئارۆن کورتاژە تەمەنێکی بچووکیە بێکمان 18 ساڵە لەگەڵ گروپێک کاری کردووە بە ناوی لاپسەس بێکەوە یاری GTA 6یان هاک کرد و حکومەتی توندیش درایە زۆر لەبەر ئەو هاکەی بە چەندین 11 تۆمەتەوە بزەم هەر 11 تۆمەتی لەسەر سەپێنرا واسە تاوانبار کراوە بە 11 تۆمەت کە زۆرە 11 تۆمەت هەرچەندە لەبەرەوەی تەمەنی 17 ساڵان بووە کاتێکە تاوانەی ئەنجامداوە بۆیش نەچوتە ناو زیندانی گەورە و لە هەمان کاتیشدا پارێزەرەکەی بەڕاستی پارێزەرێکی زۆر باش بە توانیوێتی بە حاکم ڕازی بکە و خەڵکی جووری یاخود دەستەی دادوەران ڕازی بکەکەوە ئەو گەنجە نەنێرنە بەدینخانە و زیندان بینێرنە نەخۆشخانەیەکی دەرونی تایبەت تاوەکو هەڵسوکەوت و تعاملی لەگەڵ خەڵکی چاک بکرێتەوەی دیوازەشتە قوڕانە بینی ئەگەر بێت و باشتر بی پزیشکەکان ڕازی بن لی لەوانەیە ئازاد بکرێت بەڵام حکومەکەی تا هەتاییە ئەگەر بێت و باشتر نەبی سلوکی ڕفتاری بیرکردنەوەی لە خزمەتی کۆمەلگا دەبی یا خوزەتی کۆمەلگا دەبی تاوانی وەرە شوێن ئەنجامدا یا خۆتنە مهم زیندانی دەکرێت تا هەتا لە نەخۆشخانەی دەرونی کە زۆر باشترە بێگومان لە بەندیخانە لە 18 ساڵی بچێ بەندیخانە لە کوردستانی ژوایە لە 18 ساڵی بچێ بەندیخانە لەوانەیە خراپتر بی لەوەی باشتر بی چکە دەچێت زیندانی گەورە کە خەڵکی زۆر خراپتری تێدا بکوژی تێدایە خەڵکی تێدایەکەوە دەستێژی کردە سەر خەڵکی دەستێژی کردە منداڵی بکوژی زۆر پیسی تێدایە تاوانباری ڕاستەقینەی گەورەی تێدا ڕاست هەرچەندە ئەو تاوانەش هەر ڕاستەقینەیە بەڵام تاوانی هاکە نەک کوشتنی یەکێک نەک قەتل و عامەک نەک کارەساتێکی گەورەی مرۆیی دەستە زیندان بەڵام زیندانەکەی باشترە لە زیندانی گەورە ئاسانتر دەتوانانی بژی لەوێندەر بەڵام ئەگە عاقڵبی دەتوانی ئازاد بکرێ بێگومان ئەویش مەرجی یەکجار زۆرە دەبی بە تەواوەتی قەنەعەت بە دکتۆرەکان بینیکەوە بیتە کەسێکی باش هەرچەند لە هەفتەکان ڕابردوو باسی ئەوەشی کرد خۆشی ینی بە چەندی کەسی گۆت بوو کەوا لە تاوان هەر بەردەوام دەبی کە قسەکە و زۆر هەڵە بوونە دەبا بیکردبە لەو کاتەش بێگومان لە دادگای و حکم لەسەر دەدرێنە بیعقڵە ئینسانە چیدی بەو نوێ سەلمانیتیان لە پێشچاوی حاکمەکان کەوە کەسێکی بیعقڵە و کێشەی دەرونی هەیە پێویستە چارەسەر وەربگرێت. ئۆکەی ئینسایدەر گەیمینگ وەربا تۆم هیدڵسنی ناوازە یەکێک ڕۆژنامە نووسە خۆشەویستەکان لەم هەفتەیە بە فەرمی یاری داهاتووی Call of Duty بۆ ساڵی 2025 ئاشکرا کرد 2024 Black Ops Cold War بوو هەر بەخۆی ئاشکرا کرد بەڵام لە 25 Call of Duty-یەکی تەواو نوێ دێتن دەبتە بەشەکی دیکە یاری Black Ops 2 نەک Black Ops 3 بەڵکو Black Ops 2 لەبەر Black Ops 3 بەڵی هەموو کەسەکی نەبوو بەڕاستی بەڵام Black Ops 2 وەریەک و دوو بەڕاستی دوو یاری تۆپی Call of Duty Black Ops باشترین یاری Call of Duty لەکنە من بەشی یەکەم بەشی دووەمیش بە هەمان شێوە زۆر ناوازە نیە وەکوی بەڵام هەر نایاب نییە وەکوی بەڵام هەر ناوازێ ئەجام دەڵێ لە 2025 دەبتە جیهانێکی سێمای فیوچریستیک هەرچەندە Black Ops 2 سێمای فیوچریستیک کەواتە مەیلە و خەیاڵیە مەیلە و داهاتوویانەیە بەڵام ئەو جارە دەبتە مەیلە و خەیاڵی یاخود داهاتوویانە لە بۆ دەبتە ڕاستەخۆ چیرۆکی بەشی دووەمی Black Ops تەواو دەکاتن زانیاریەکان زۆرینە لەسەری بەڵام لە 2025 بڵاو دەکرێتەوە و هەروەها هەر لەلایەن ستودیۆی تریارچ دروست دەکرێت کە پێم سەیرە لەبەرەوەی تریارچ Modern Warfare 3 دەستەی گەورەیان تێدا هەبوو لە 2024 ژیاری Call of Duty Black Ops Cold War جەنگی کەنداوی عەرەبی کە دروست دەکەن ئەویش هەر تریاش دروستی دەکە لەبەرەوەی Black Ops و Black Ops دووە نوێیەکەش یاخود ئەو Black Ops نوێی کە دروست دەکەن لە بۆ نیمچە داهاتویانە لە بۆ 2025 ئەویش هەر تریارچە دڵخۆشم کە تریارچە لەبەرەوەی یەکێکە لە باشترین ستودیۆکانی زنجیرەی Call of Duty بەڵام
گومانێکیشم هەیە لەبەرەوەی ئەو ساڵ بەڕاستی Call of Duty ئەو ساڵ زۆر خراپ بوو و بە 70 دلار فرۆشتیان کە تەنیا ستۆریەکە 3 ساعتە کە نەدەباویشیان کردم پارەشم پێ نەدە و پارەش پێ نادەم ئیلا گەبێتە سە پڵاس و ئەوانە بیکەم ئەگەرنا مەحاڵە گەیم پاس ئەگەرانە مەحاڵە بیکەم پارە بەو نوعیان نادەم کەوا فێڵ لە خەڵکی دەکەن هیوادارم گۆڵفۆر ناوازەبی هیوادارم ناوازەبی لە ئاستی چاوەڕوانیەکانمان چکە بلاک ئۆپس 1 و 2 شوێنی تایبەتی هەیە لا گەیمەرن و خەڵکەی زۆریش داوای دەکرد بەشی یەکەم و دووەمی بلاک ئۆپس ریمیک بکرێتەوە هاوشێوەی چۆن مۆدرن وارفەریان ریمیک کردەوە مۆدرن وارفەر 2 ریمیک کردەوە وەکو خۆی نەک مۆدرن وارفەری 2019 کە ریبوت کرایەوە تۆزێک ئالۆزە بەڵام مهم چیرۆکەکەشی بێگومان لە پاش منندس دەست پێ دەکە کە ناڵم چی بە سەردی ئەوشتانە سپۆیل ناکەم بۆ کەسانیان کردی بەڵام چیرۆکەی بە حساب لە پاشەوەی دەست پێ دەکە کە دڵخۆشکەرە ئۆکەی وێبسایتی How Long To Beat باشترین وێبسایتە لە بۆی بزانیکەوە یاریەکان چەند کاژمێرن کە یەک وێبسایتێکی زۆر باشە بەڕاستی من بەخۆم بەردەوام پێشەوەی دەست بە هەر یاریەک بکەم ناوی ئەو یاریە لەو وێبسایتە لێ دەدەم ئاسانی شەوە دۆزینەوەی دەنووسی How Long To Beat لە گوگڵی وێبسایتەکە دەدۆزیەوە پێ دەڵێ یاریەکە چەند ساعتە مەسەلەن ستۆری ڕئیسێکە چەند ساعتە ساید میشنەکان چەند ساعتە بەگشتی چەند ساعتە ئەگەر بەسەری یاری بکەیت چەند ساعتە بە درێژی یاری بکەیت بۆی بزانیت چەند کاژمێرت پێویستە بۆ ئەنجامدانی ئەو یاریە جا لەم هەفتەیە داتای خۆیان ستاتیکیان بۆ 2023 بڵاو کردەوە ساڵ بڵاو دەکەنەوە دەڵێ most played platform واتە ئەو یاریانەی ئەو پلتفۆرمە یاخود ئەو کۆنسوڵی یان ئەو پیسی ناپە کۆنسۆل بەڵام ئەو پلتفۆرمەی زۆرترین یاری لەسەر ئەنجام درا لە 2023 ڕقم 1 بێگومان پیسیە کۆمپیوتەرە زۆرترین گەیمەر یاری بکەن لەسەر کۆمپیوتەر دەیکەن ڕقم 2 نیتندۆ سویچە بێگومانەوە پەیوەندی بە وێبسایتی خۆیانەوە هەیە کە داتا داخل دەکرێن نەک بە گشتی بەڵام هەر پێشبینیەکی باشە لە بۆ مەبزین گەیمەر ژمارەیان چەندە لەسەر کۆنسۆڵەکان ژمارە 1 پیسیە ژمارە 2 نیتندۆ سویچە کە جێگەی سورپرایزن لە بەرەوەی سویچ ئێستا زۆر بەناوبانگە ژمارە 3 بێگومان جێگەی سورپرایزن پلیستیشن 4 لە بەرەوەی 120 میلیۆن دانە 120 130 نازانم زیاتر لە 100 میلیۆن دانە پلیستیشن 4 فرۆشەیە کەواتە پلیستیشن 4 دەبی لە ژمارەکەی بەرزبی بەڵام ئەوەی سورپرایز بووم ژمارە 4 پلیستیشن 5 کە تەنیا 50 میلیۆن لێفرۆشەیە نەک 100 میلیۆن پلیستیشن 5 لە ژمارە 4 یعنی پلیستیشن 4 ژمارە 3 پلیستیشن 5 ژمارە 4 پلیستیشن 3 هاوڕێیان پلیستیشن 3 لە ژمارە 5 اینجا لێتە سەر Xbox One سیرکەن یعنی یەکجار پلیستیشن ژمارە گەیمەرانی بەردەوام چالاکن ژمارە 3 پلیستیشن 4 ژمارە 4 پلیستیشن 5 ژمارە 5 پلیستیشن 3 ژمارە 6 Xbox One ژمارە 7 Xbox Series لە پاش Xbox Series چ دێ پلیستیشن 2 دێ ئێستاش گەیمەران پلیستیشن 2 دەکەن لە تۆپ دەی پڕیاریترین پلتفۆرمن لە 2023 کە یەکجار سەرشێتانەیە پلیستیشن 2 باشە پلیستیشن 2 اینجا Xbox 360 دێ دوای ژمارە دەش بێگومانیتین دۆ 3DS دێ کە بەڕاستی ئۆکەی بێگومان How Long To Beat وێبسایتەکە لەلایەن IGN ئەوە خاوەندارەتی دەکرێت و وێبسایتێکی فەرمیە ینی وێبسایتێکی زۆر بەناوبانگە کە دەبینم گەیمەرانی ئەوەندە بەو شێوازەی چالاکن زۆر دڵخۆشکەرە تابەتی لۆ پلیستیشن 2 زۆر پێخۆش بم وەرە لیستێکی دیکەشیان بڵاو کردەوە بە ناوی تۆپ ڕێترۆ گەیمز ئەو یاریانەی تەمەنیان لە 20 ساڵ یاخود درێژ کۆنترە ئەو یاریانە لەم ساڵ تەواو کراون یان زۆر تەواو کراون یان زۆر کراون ژمارە 1 یاری متروید پرایمی ساڵی 2002 فاینل ژمارە 2 فاینل فانتەسی 1987 ژمارە 3 هالف لایفی 1998 فاینل فانتەسی ئەو دە 5 6 7 فاینل فانتەسی 7 1997 یاری پیکمن لە 2001 کەربی دریملاند کەربیز دریملاند لە 92 سوپەر ماریۆ برۆسی کلاسیک لە 1985 مێتال گیر سۆلید لە 1998 سوپەر ماریۆ وۆرلد لە 90 سوپەر ماریۆ لاند 2 6 گۆلدن کوینز لە 92 و هەروەها most retired gamesیاندانە ئەو یاریانەی کەوە زۆر بە خێرایی خانەنشین بوون واتە ئیدی گەیمەران تەواویان نەکرد و وازیان لێهینە ئەنی زوو لە مناقەشەی گەیمینگ لاچوون دەیاریان بڵاو کردەوە ژمارە 1 یاری ڕێدفۆڵە بێگومان ئەوە جێگەی سوپرایز نیە ڕێدفۆڵ لەبەر یاریەکە زۆر خراپ بوو تەنیا 18 گەیمەران یاریەکەیان تەواو کردیە ماینکرافت لیجنز یاریی دیکەی Xbox 115.9 ڕێدفۆڵی هەری Xbox ماینکرافت لیجنز Xbox زوو خانەنشین بۆ یاریە گەیمەران تەواویان نەکردی و وازیان لێهینە ژمارە 3 فۆرسا مۆتۆرسپۆرتە کە پێم سەیرە فۆرسا مۆتۆرسپۆرت
بێکمان تاواکردنی و یاریە خود وازدەهێنانەوە یاریە لەوانەیە ئاسایی بن وەکو خۆم فۆرزا مۆرسپۆرت بەڕاستی یەک کاژمێر یاریەکەم کرد ئەو فۆرتزانوەیەکە کە لەم یەک دوو مانگە بڵاو کرایەوە زۆرم بەدڵ نەبوو ڕاستە گرافیک جوانە گەیم پڵی جوانە بەڵام یاریش زۆر بە چێژ نییە چێژی لێ وەرناگرم وەکو خۆم من عاشقی زۆر یاری سیمولیشنانە نیم 14.6 خەڵکی تاوای کردیا Last Case of Benedict Fox بە هەمان شێوە شکستێکی گەورە بە یاریە Humanity کە پێم سەیرە بەرەو Humanity یاریی گەلگەل ڕاقیە هەرچەندە خۆشم تاوام نەکردیا منیش خەتابارم بەڵام یاریی زۆر خۆش بوو ڤیدیۆش مەسەری وڵا کردەوە لە چەناڵ Wulong Fallen Dynasty ئەو یاریەش هەر گەیم پاسە بە هەمان شێوە سەرکەوتو نەبوو War Tales Atomic Heart بە هەمان شێوە ئەوش گەیم پاسە 8.3 کە پێم سەیرە بەو شێوازە بوو Atomic Heart من تاوام کرد بەڵام خەڵکەی زۆر تەواوی نەکردی و زوو ئازدەهێنایە Darkest Dungeon 2 لەگەڵ تێرا نیل لەم هەفتەیە بە فەرمی لەلایەن پەرەپێدەرێکی ڕۆکستاری پێشتر لە کۆمان ڕۆکستار کاری کردیە بە فەرمی ئاشکرای کردکەوە بۆچی کارکتەری کلااود لە یاری GTA 3 بێدەنگە چەندی ساڵە خەڵکی فیۆری و بیردۆزە وشتی بڵاو دەکەن و لەبەر چ قسە ناکە و لەبەر کارکتەرەکە بێدەنگە تەنیا ئەو قسە ناکەگەنە دەوروبەری هەموو قسە دەکەن بە فەرمی ڕاگەان کە هۆکارەکە ئەوەیەکەوە ویستیان کات لە بۆ خۆیان بگەڕێنەوە پارە بگەڕێتەوە ڕۆکستاری بۆ ئەو یاریکە بە خێرایی دروست بکرێت بڵاو بکرێتەوە واتە ناویستووە کاتی لە بۆ تەرخانکە بۆ نووسینی دایالۆگ بۆ تۆمارکردنی حیوارەکان واروان نەشیان ویستێکەوە ئەنەمەیشن و تەرتیبات و پارەی دەسەر بکەن بۆ یش ویستیان بەسەر ئەو کارە بکەن کە هۆکارەکی زۆر خراپە بەڵام لە هەمان کات سەرنجات شتەکەەوە تاکە کارکتەری یاری GTA لە مێژوودا کە قسە ناکە سەرنجاتشە و بە فەرمی لەم هەفتەیەژ ئاشراکرێکەوە چەندین کارمەندی پێشووی یاری ستودیوی CDPR یا CD Projekt Red بێکەوە خەریکی دروستکردنی یاریی نوێ دەبن ستودیویەکی بسوچیان دروست کردیان بێکەوە یاریەک دروست دەکەن بە شێوەی دارک فانتەسی واتە فانتەسیێکی تاریک فانتەسی واتە سەر و خەیاڵ RPG دەبی و چەندین کەسیان لێستاوە تعین کردی و خەریکی یاریەکە دەبێت چەند نازانی ناوی ستودیۆکەیان سێ جارێ و نازانین یاریەکەش سێ جارێ نازان کەم لاجر تەنیا خەریکی دروستکردنی یاریی دارک فانتەسی RPG دەبێت ستودیۆی سنیل گەیمز دروستکردی یاری ئارک بە فەرمی لەم هەفتەی ڕاگەیاندکەوە یاری ئارک 2 هەر لە 2020 بڵاو دەکرێتەوە یاریەکە زۆر تاخیر نابی ئەرسن تاخیر بووە دەبای 23 بڵاوکرا بەڵام ئێستا دەڵێن لە کۆتاییەکانی 2020 یاری ئارک 2 بڵاو دەکرێت گەیمەرێکی زۆر چاوەڕوانن لەبەرەی ترۆلەرەکان زۆر سەرنجاڵیش دیارن بەڵام بەداخەوە گەیم پڵێکی زۆرمان نەبینی وایە فوتیجی ئینگەیمان بینی وە لە ناو بەرنامەکەی کە دروستیان کردیە ئەواتە جگە لە سینەماتیکی ڤیدیۆ حقیقیمان بینیوە بەڵام نازانین چۆن نیە مهم لە 2019ەوە دەزانینکەوە ئارک دێ 2020 پێما بێت 2020ەوە و بڕیار بە لە 2022 بێ دوای بۆ 23 ئێستا بوویتە 24 دوای گۆڕا وتیان کۆتایی 2024 هیوادارم تاخیرتر نەبێت لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیەنراکەوە یاری ئانثەم لە سێ ڕۆژی بیدایەتی 2.5 ملیۆن دانی لێفرۆشە و تاوەکو ئێستا تەنیا 5 ملیۆن دانی لێفرۆشە کە بگمان ژمارەیەکی خراپ نییە باشە و 2.5 ملیۆن دانە ژمارەی زۆر باشە بۆ سێ ڕۆژ بەڵام بەهۆی ئەوەی یاریەکە کێشەی تەکنیکی زۆر بوو لایف سرویس بوو چیرۆکتۆن نەبوو زۆر مشکلی هەبوو لەگەڵ ئەوەی کەەوە ڤیژوەڵ زۆر جوان بوو گرافیک زۆر جوان بوو تەکنیک جوان بوو یاخۆ دەتوانین بڵێن گەیم پڵی میکانیکەکەیان جوان بوو بەڵام یاریەکەش کەسەی گەورەی هینە لە ڕووی ڕخنەگرتانەوە ژمارەکان کەم بوون گەیمەران زۆر داوای پارەی خۆیان کردەوە بەگشتی 5 ملیۆن دانی لێفرۆشەیە و ئەو یاریە بووکەوە کاریگەرێکی گەوری کردە سەر ستودیۆ بایوێر تاوەکو ێستا زیندوو نەبووینەوەکو خۆیان و EA بیرکردنەوەی گۆڕا لەگەڵ ئەو یاریەکەەوە یاریە ئۆنلاینە لایف سەرویسەکان ئیدی ناکرێت هەموو یاری بکەیە لایف سەرویس ئەم یاری بکەیە ئۆنلاین چیرۆک دەبی وەکو خۆی سینگل پلەیر دروست بکرێت و لە کۆتاییدا ئێستا دەتوانین بڵێن یاری کارکتەری شرێک لەسەر ماینکرافت بەردەستە بەڵام ئاگادار بن زوو نامینێ بۆ ئەو کەسانی حەز دەکەن بە سکینی شرێکدا جیهانی شرێک لە ماینکرافت ببینن ئێستا بڕۆنە ستۆرەکەی ئەوزام نرخی زۆر نییە $1 ئەو پاکە بکڕن ئەگەر هەستان لێە شرێکەیدی شتێک دەزان چیە دینا ماینکرافتی کە پێم یاریی زۆر گونجاوە شتێک پێدابی بەڵام زوو نامینێ ئۆکەی خۆتان بڕۆن تاقیکەنەوە یاخود تەنیا سەیری بکەن DLC نوێیەکەی ئەتۆمیک هارت پێم مابی ئەوە DLC دووەمە کە شێوەیەکی زۆر سەیری هەزیاتر گەیم پڵێ لەوەی چیرۆک بیتن بڕیارە لە مانجی دوو بڵاو بکرێتەوە لە مەفتێ ترێلەرێکیانە بە بڵاو کردەوە کە ناڵێم زۆر جوانە ناڵێم زۆر خراپە خۆ یاریەکە خۆشە و چێژی هەیە بەڵام ئەو ترێلەرە نازانم ئۆکەی دەی ببینم
دەی بیکە زانستە بۆ کەسانەی وەکو من کە لەم هەفتەیە منەوە یاریام کڕی بەڵام بۆ کەسانی یاری مێتڵ گیر سۆلیدیان هەیە یاخود دایانێت بەشێکی باشتر یاریەکە بکەن لە مانجی یەک ئەپدەیتێکی نوێی لە بۆ دێ ئەو کۆلێکشنە دەتوانی سکرینەکەی خۆت دەستکاری دەکات دەتوانین بکە 16 لەسەر 9 یاخود 4 لەسەر 3 یاخود سکوێر پیکسل واتە چی واتە دەتوانین بە شێوەی کلاسیک بە شێوەی چاگۆشەی یاری بکەی ئەو لە شاشەکە لە تەڕەش یان بە شێوەی ینی ئاسایی خۆت یان بە شێوەی پیکسلی کۆن دەتوانانی یاری بکەی واتە مۆدەکە دەدات هەیە دەتوانانی دەستکاری تەلەڤیزیۆنەکەی خۆت بکەی شاشەکە بکەی یاریەکە پەخش دەکات ئی بە فەرمی لۆگۆی فرۆسپایتی گۆڕی ئەو لۆگۆی کەوا ئینجنە بەناو بانگەکەیە ئینجن زۆر خەڵک دەپرسی زۆر دەڵی ئینجن یاینچ ئینجن واتە ئەو بەرنامەیەی ئەو مەچینەی کەەوە یاریەکەی پێ دروست دەکرێت لۆگۆیەکەی دێ بۆ منە ئەنریل ئینجن کە یاری فۆرتنایتە یاریە بەناو بانگە میژ زەبەلەحەکانی پێ دروست دەکرێت پێ دەوتێت ئەنریل ئینجن ڕۆکستار R9 بەکاردێنی کە تایبەتە بە خۆیان نادەنە کەس و کەس نازانانی چۆن نییە ئەنریل ئینجن شتێکی عامە سانتا مۆنیکا ئینجینی خۆی هەیە نایتی دۆگ لە بۆ یا لاستەڤۆسی هەر ئینجنەچیان هەیە بە ناوی ناتی دۆگ جا یاریەکانی زۆربەی زۆریان باتڵفیلدا فیفایەکانە یاخود FC نوێیەکە هەمووی بە فرۆسپایتی دروست دەکرێت کە دەستەکەیە لەم هەفتەیە لۆگۆیەکیان گۆڕی تۆزێک ئەپدەیتیان کردیتەوە ئیدی لەمە دوای لۆگۆی بەکاردێنن لیکەچی دیکەش لە ئۆنلاین کریان زەپێکردنەی دیکە کرا لە بۆ چیرۆکی سوساید سکواد کیل the Justice League بگمان لیکەکەم خوێندەوە کە پێم ناخۆش بوو یەکسە بەرچاوم کە لێ تا سپۆیل ناکەم کەوا چێوچینیە بەڵام پەیوەندی بە هەندێک لە کاراکتەرەکانەوە هێشتا ڕوودەدا خەڵکەکی زۆری زعاز کرد تێکستەکان لە ئۆنلاین بڵاوکرانەوە هیوادارم لە خۆمانی سپۆیل نەکەێت چکە بەڕاستی منەوە یاری حەز دەکەم تاقیکەمەوە دەگەڵ ئەوەش یاریەکە بێگومان حەز ناکەم سەرکەوتوی گەورە بەدەست بین لەبەرەوەی لایف سرویسە بەڵام هەر حەز دەکەم لەبەرەوەی کاراکتەرەکانی دڵخوازیم نیتێدا لە سوپەرمانە لە فلاشە لە باتمانە حەز دەکەم بزانستە یاری دێث ستراندینگ لە بۆ ماک وەروە ئایفۆن دواخرە لە بۆ 2024 هاوشەوی ڕزدنیڤڵ کە لەم هەفتەیە بڵاو کرایەوە یاری ڕزنیڤڵ 4 ریمێک ئێستا لەسەر ئایفۆن ئایپاد بەردەستە بەڵام دەبی ئایفۆنەکەت 15 پرۆ یاخود 15 پرۆ ماکس بی و ئایپادەکەش دەبی M1 لەسەربی و لاپتۆپەکان و کۆمپیوتەرەکانی ماچیش ئەگەر M1 بەسەرەوەیان لەسەربی دەتوانانی یاری ڕزدنیڤڵ فۆری بکەی پێم وابێ لەسەر هەمیان بەردەست دەبێت ئینتەڵژی بەڵام M1ەکان باشترە لەسەر کۆمپیوتەرەکان بەڵام یاری دێث ستراندینگ کە ئەیش بڕیارە لە بۆ ماک بڵاو بکرێتەوە ئایفۆن و ماک کە سەیرە یاریی گەورە و زەبەلاحی پلەیستێشن 5 PC ببین لەسەر مۆبایلی ڕزنیڤڵەکە جوان دیارە زۆر لەسەر مۆبایلی بەڵام سەیرە دواخرە لە بۆ 2024 و شتێکش کە زۆر سنجڕاتشام لەم هەفتەیە ترۆلێکی زۆر جوان لە بە بڵاوکرایەوە بینیم لە ئۆنلاین ئەکسپیدیشن ئەمەدڕۆنەر گەیمە ئۆکەی ئەکسپیدیشن ئەمەدڕۆنەر گەیم هاوشێوەی سنۆڕەنەر کە یاریی سیمولیشن بوو لەناو بەفر بوو ئەو جارە لەناو قوڕە لەناو سەحرایە ستایلەکەی زۆر جوانە ئەنیمەیشنی ئۆتۆمبیلەکە و دەبڵەکانی و تایەکانی زۆر جوانە سیمولیشنێدی دووبارەکردنەوەی ژیانی ڕاستەقینەیە واتە چیرۆکەی زۆر نیە تەنیا کارێر مۆدت هەیە دەتوانانی شتەکان بگوازیەوە لە خاڵی ئەلۆ خاڵی بی و شوێنێکە پێشی دادەڕۆی لەوانەیە قورسبی ئۆتۆمبیلەکە دەتوانانی بێدا بڕۆ دەبی تایەکانی بەقوەتر بکەی باشتر بکەی دەبڵەکانی بگۆڕی و ڕێگەی جیاوازتر هەڵبژێری شێوازی لێ خوڕینەکە شێوازی تەکەرەکانی تایەکانت هەمووی تەسی دەکات لەسەر ئەو گەشتێک کە دەیکەی تڕۆلێرەکە زۆر جوان دیارە گرافیک زۆر جوان دیارەوە حەزش دەکەم بگومان تاقی بکەمەوە سنۆڕەنەر ئەگەر نەتان کردیە پلیز بیکە سنۆڕەنەر یەکێکە لە یاری زۆر بەسێژەکان ئۆکەی بینە لای هەواڵەکانی Xbox هەرچەندە هەواڵەکان زۆر نین بەڵام چەندانەیەکمان هەیە یەکەم و گەورەترینیشان ئەوەیەکەوە بۆبی کۆرێک بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئاکتیڤیژن بلیزرد کینگ کە کۆمپانیای مایکرۆسۆفت تازە بە 69 ملیارد دلار کڕیتی کە ژمارەی زۆر خۆش 69 ئیدی بۆبی کۆدێک لە کارەکەی دوور دەکرێتەوە دەردەکرێت لە 12 ینی چەند ڕۆژەشی دیکە ئیدی دەردەکرێت لەبەرەوەی هۆکاری کڕینەکەشی یەک لە هۆکارەکان بۆبی کۆتێک بووکەوە پار بووە بزان باسمان کردکەوە بە تۆمەتی دەستجێژی سێکسی و هەراسانکردنی کارمەندە ئافرەتەکانی و پێنەدانی پارەیان موچەیان لە کاتی خۆی و کەمی موچەی ئافرەتان لە چاو پیاوان و واروەها دانانی حەفلەی بێمەعنا و حەفلەی سەر و 18 ساڵان لە ناو کۆمپانیا لە ئۆفیسەکانیان و داواتکردنی ئافرەتی لەش فرۆش لە بۆ ناو کۆمپانیەکانی خۆیان لەگەڵ ئەو پیاوانی دەوروبەرینە حەفلەیان کرد لە ناو کۆمپانیەکان لەبەرەوەی کابراایکی ملیارنێرە ملیۆن نێرە 100 ملیۆن دلاری هەیە ئیدی مایکرۆسۆفت کێشەی گەورەی هەبوو ئاکتیڤیژن بلیزرد کینگ
مایکرۆسۆفت بە ئاسانی توانی لێ نزیک بتو قەنەعەتی پێ بین کە کۆمپانیاکەی بکڕم بەڵام بەو شەرتێک خۆی لە بەڕێبەرایەتی نەمینێ و ئیدی هەموو ستافی ئاکتیڤیژن بلیزارد کینگ هەرسێ کۆمپانیا کە خۆیان یەکن و ئێستا بەشێکن لە مایکرۆسۆفت وەڵامی یەک کەس دەدەنەوە ئەویش فیل سپنسرە کە بەڕێوەبەری بەشی گەیمینجی مایکرۆسۆفتە. بۆبی کۆدیک ئیدی بای دووچاوی نبینینەوە بەڵام لەگەڵ دەرچوونەکەی 250 میلیۆن دلارەوە بزانیان 260 میلیۆن دلاریش وەردەگرین کە پارەی 1000 زۆر لە بۆ پیاوەکی وا پیس ئاوا ئیزعات بەس بکەین دنیا قەت ژیان قەت عەدالەتی تێدا نییە ئیدی ئەگەر لەولای عەدالەتیە بەڵام لێرە عەدالەت بثێزدا وعدێکی گەورەی داوە لە بۆ 2024 یاری ستارفیلد چارەسەر بکە و شتی باشی لە بۆ بڵاوکاتەوە. بەڕاستی ستارفیلد چەند جاری کەش باسمان کرد بەسەن لایڤەکەی دوێنێ شەو لە تۆپ دەی من نەبوو لە تۆپ دەی مامە حەمەش نەبوو لە تۆپ دەی مامە زاناژ نەبوو کە لە تۆپ دەی زۆرێک لە وڵاتانیش نەبووتران کاندید یە خەڵاتیش نەکرا خەڵکی یەکجار زۆر باسی ناکەن ستارفیلد لەبەرەوەی کێشەی زۆر بوو لەبەرەوەی میکان من لە پلانمە ڤیدیۆشی لەسەر دەکەم لەو 1-2 هەفتەی ئینشاءالله ڤیدیۆیشی چیارێک بکەمی لەسەر دەکەم بەس مهم وعد دەدەن کە ئەو چێشانە چارەسەر بکەن و چەندین پلانیان هەیە لە بۆ کۆنتێنتی نوێ بخەنە ناو یاری ستارفیلد و بە زیندوی بهێڵنەوە بە حیسابی خۆیان کە یاریەکە پێما بێسە تۆزێک مردووە پێویستی بە ئاپدێتێکی گەورە هەیە و بەتێزدا باسی فۆڵاوت 76 کردوتی ئەو یاریش لە بۆ 2024 چەندین شتی تێدا دەبی و یەکێ لە شتانێک کە لە بۆ فۆڵاوتی 76 زیادی دەکەن کە یاریشی تا ئۆنلاینە ماپ ئەکسپانشنەوە تا نەخشەیەکی زیاتری نەخشەکەی فراوانتر دەکەن شوێنێکی دیکە لە بۆ نەخشەکەی زیاد دەکەن کە بزە بچۆنە چۆنی نازانین و زیاتر لە 7 میلیۆن کەسی یاری فۆڵاوت 76 تاقی کردیتەوە جا نازانین فرۆشی چەند بۆ تاوا کوێستا بەڵام چونکە لەبەرەوە یاریێک ئێستا لە ڕێگەی گەیم پاس و ئەوانە بە خۆڕایی بەردەستەوە شتانە بەس مهم ئەپدێتی ئەتلانتیک سیتی لە 2024 لە مانجی هاوی لە بەهاری 2024 بەردەست دەبی ئەوەش چەندین شتی دیکە زیاد دەکا چەندین ئەرچی دیکە NPC زیاتر وەشتانە بزانین دەبی فۆڵاو 76 دەستپێکی خراپی هەبوو بچێکە لە خراپ نەکەن بڵم خراپترین یاری گەورەی تریپل ئێ لە مێژوودا بڵاو کرا بەڵام ئێستا باشتر کرێ گەیمەرانی فۆڵاوت ئێستا زیاتر یاریەکەیان خۆش دەوێت لە بەرەوەی کێشەکانیان چارەسەر کردیە بەس مهم یاریەکە باشتر دەکرێت بە حساب ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینینی ئەوڵقەی بەرنامەی پرۆگرامی سفر ژیری تکا دەکەم دوگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن زۆر سپاسی پشتگیریەکانتان دەکەم چەندین ڤیدیۆ دیکەم لە پلانە ئینشاءالله مەمزوانە دەیان بینن تا ڤیدیۆیشی دیکە بەخۆی گەورتان سپێرم خودتان لەگەڵ